تاریق بە دوای مانفایقی باوچی دەگەڕێت. ماوەی 13 ڕۆژە باوچی لە ماڵچۆتە دەرەوە ون بووە. هیچ سۆراغێکی دیار نییە. لە ڕێگای پەیامیشەوە داوا دەکات هەر کەسێک بینیویەتی یان زانیاری لەسەر هەیە ئاگاداریان بکاتەوە. باوکم ناوی فایق بابا عەبدوڵڵایە، نەخۆشی بیرچوونەوەی هەیە، لە 8 چارەوە ون بووە تاوەکو ئێستا کە نەدۆزراوەتەوە. داوا لەلایەنی پەیوەندیدار و خەڵکی بەشەڕەفی هەولێر دەکەین، چە هەولێر و برن سلێمانی و کەرکووک و دۆک و ئیلا ئاخیری هەر زانیارێکیان هەبی لەسەر ون بوو داوایان لێ دەکەین پەیوەندی چ بەمە بکەن چ بە لایەنی پەیوەندیدار بکەن، مەمنونیان دەبین وەکو ئەرکەچی مرۆیی، بەڵام داوا دەکەین هەوڵی چرتر بدەن بەرک و سەرداوەکمان بەدەستکەوی لەبەرەوەی 12-13 ڕۆژ لۆ زەلامەکی کەون بۆ گەلە زۆرە. ڕۆیش نەکەوەی کە لە کامیرەکان دەبیندرێ بە پێی بە دوواداچوونی کامیرەکان هەتا لای کاتب عەدلی و بەرەو خوارەوە هاتێ لای بەستەکە. لەوێن دەرێ کامیرە نییە، یعنی کە چاودێری بکەی بزانی لە چێن دەرێ هاتێ لە چێن دەرێ دەڕواتن. لەو بەینەی لێمان ون بووە. ئەمەش ئەو داوامان هەیە کە ئاسایشی گشتی بەددی حولەکی چرترمان لۆ بداتن لۆ دیتنەوە. سەبارەت بە گەڕان و سۆراغی فایق بابا عەبدوڵڵا بەرگری شارستانی هەولێر ڕایگەیاند. لە ئەمڕۆوە 6 تیمیان لە ناوە و دەرەوەی شاری هەولێر پێکهێناوە بۆ ئەوەی بە دوای ناوبراودا بگەڕێن. فایق بابا عەبدوڵڵا تەمەن 69 ساڵ دانیشتووی گەڕەکی ڕۆشنبیریە. ڕۆژێک پێش ڕۆژی عەرەفات دەرچووە لە ماڵەوە نەگەڕاوتەوە ون بووە وە کۆتا جار بینراوە لەم شوێنە بووە کە دەکاتە گەڕەکی ڕۆشنبیری نزیک دادنووسی دارەتوو. ئێمە وەکو تیمەکانی بەرەبرایەتی بەرگری شارستانی پارێزگای هەولێر چەند ڕۆژێکە بەردەوامی لە گەڕان بە دوای سۆراغی مانفایقی. لێرەوە بە هاوڵاتیانی شاری هەولێری خۆشەویست ڕادەگەینین هەر کەسێک زانیاری هەبێتن دەربارەی شۆن و زانیاری دەربارەی ونبوونی مانفایقی هەبێتن پەیوەندی بە ژمارە 150-125 بەرگری شارستانیەوە بکات. فایق بابا عەبدوڵڵا تەمەنی 69 ساڵە و دانیشتووی گەڕەکی ڕۆشنبیریە و تووشی نەخۆشی بیرچوونەوە بووە. ڕۆژێک پێش جەژنی ڕەمەزان لە ماڵەوە دەرچووە و تا ئێستا نەگەڕاوەتەوە. ئازاد و مەراوی کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.